اف دبه سنبولا باجار نو لتوای کردستان و عراق و دست اندازیارن کرد هاتیه آوا کرن. 7614 که نشته جبونه دنوا ایمپایر دهنه. 5 تاورن بازرگانی جه 660 کمپانین ناف دولتی و ناف خویی تدانه. ایمپایر ورلد ایمپایر سکویر دمیدین کردستان رو داوه دا ببینن. اف باجر بچوکی ایمپایره و دبه یک جمسترین باجار نشته جبونه لحولره و کردستانه. اف دبه یک جدیارترین باجار نوی که اندازیارن کرد و بیانی دروست کرین. هر وها دبه نافدارترین باجار لطوای عراقه. ایمپایر والد کل سر رو بر 750,000 متر دوجا هاتیه آوا کرن کجه 8 تاور و آواهی بلند دیگل 300 وله هم پیک ده. 7614 که نشته جبونه دناوا تاورن جدین ایمپایر و همو پشکنوی دهنه. هيا اف بروجه بداوی به و 2.7 میلیارد دلار امریکی لبین خرج کرن. هيا نها یک جوانترین پروژه کو اندازه نوت ده هاتیه بکار آنین لکردستان تناس کرن. بینرن رودا و بینرن برنامه میدین کردستان صنعتکارن هجا پیشسازن برز حسکرین اندازه نو بیناسازی لکردستانه. افدا ما هوا باش بیتن از دلرتلی دخلک کانو یا برنامه میدین کردستان الگل هوا ما ایجار اما بحثا یک جماسترین پروژین نشته جبونه و گشت و گذاری لسر آست همو کردستان و هولیر و عراق ایمپایر وورد جبو هوا بکن. ایجار اما بحثا هنک داتاین نو دناوا اوی پروژه هنه مزنده بکن. ایجار اما بحثا یک تورن هری بس کبوده ما چند سالان لسر آست عراق و کردستان یکیش بلندترین توران بو. ایجار اما بحثا به هزاران جی یکین نشته جبونه جبو هواین هجا بکن. ایجار اما بحثا پیکر ولاد بکن کو کلها هولیره دیگل مناره و بلندبونا ما کردان دیگل خوراگیری و برخودانا جنا کرد دیگل باز کردستان کو بلندبونا کردانا لجیهانه به دست اندازیار و کومکا گنجن کردستانه. اف پروژه هنه مزن کوی برنیاس لسران سری دنیای اما دمیدین کردستان رو داوی دا ایجار نشانی هوا بدین و جوارا بحث بکن. افجا قال مضمون دناوا في بروجي دا 306,000 متر دوجا جبو باخچه و جهن کسکاتی هاتینا ترخان کرن. دناوا پروژه ده جه راوستانا 10,000 اتومبیلان تیدا هاتینا درست کرن. نهاجی 5,300 اتومبیل دکارن دناوا پارکن ایمپایر ورلد براوستن. اف پروژه ده سال 2007 ده دست به آواکرنه هات کرن
ده چند قوناغ و بشن وی پروژه دروز دبن مینا نها دست به آواکرنا امپایر سکویر تکرن. امپایر سکویر کجه پنج تاورن 21 قاطی هیا 23 قاطی پیکته درست کرن. 876 یکن نیشته جبونه دناوا هر پنج تاورن دهانه کجه سه رو برن جدا تن درست کرن. پروژه امپایر سکویر یکێکە لە پرۆژەکانی ئیمپایر وێڵد کە ئێستا لە قۆناغی بنیادناندایە. پرۆژەی ئیمپایر سکویر پێک هاتووە لە 8 باڵەخانە، چاریان 29 یەکێکیان 23 ئەوەی تریان 5 کە بۆ بازرگانی بەکاردێت. ژێرەوەی هەر باڵەخانەکانی تر بۆ کاری بۆ ڕستۆرانت و کافێ و بۆ کاری بازرگانی بەکاردێنرێت. لەناو پرۆژەی ئیمپایر سکویر زۆر سیستەمی نوێ بەکار هاتووە، لەوانە سیستەمی ساردکردنەوە و گەرمکردنەوە کە بە سیستەمی مرکزی ناودەندرێت، هەروەها سیستەمی زبل فڕەدان کە سیستەمێکی نوێ لێ بەکار هاتووە کە زۆر ئاسانە بەکارهێنانی و هەوە دەکات کە لە هیچ ماڵێک با بڵێن سەلە و تەنەکە و خۆڵ و شتوها بەکار نێت. هەروەها بێت و ئەوەش سیستەمێکی تری نوێی ئاگرکوژانەوە بەکار هاتووە کە زۆر سەردەمانەیە و لە هەموو ژوورەکان خاڵی ئاگرکوژانەوە و هەڵوەها خاڵی ئەوە هەیە ئاگادارکردنەوە. اف پروژه نوی امپایره لسر روبره 168,497 مترین دوجا ده آوا کرن. سه قات لجر اردیش بو راوستانا 2500 اتومبیلا هاتیه ترخان کرن. ئیمپایر سکوێر لە ئەوەلەوە تا خلاصبوونی پرۆژەکە ئەو بڕە کۆنکریتی کە بەکار دەهێنرێت 196,730 متر مکعب دەبێت بە نزیکەی. هەروەها ئەو بڕە شیشەی کە بۆ کۆنکریتەکە بەکار دەهێنرێت 19,370 تەن بە نزیکەیە، ئەوەش چکە زیادکەمی تێدا هەیە. لە ئیمپایر سکوێر 3/9 ژێرزەمی تەرخان کراوە بۆ وەستانی ئۆتۆمبیل کە سەرجەم شوێنەکان 1730 شوێنی وەستانی ئۆتۆمبیلە. هەروەها لە ئیمپایر سکوێر 858 شوقە هەیە کە لە نەوعیەتەکانی با بڵێن ستۆدیۆ 1+1 2+1 3+1 4+1 لە 63 متر دووجاوە هەتا 430 متر دووجا. ده مها 8 سالا 2021 دا دست به آواکرنی کرن. 8 اندازیارین کرد سرپرشتیا پروژه دیکن. 800 کار کرد. روزانه ده ناوا پروژه دا کار دیکن. کارینه هیانها 65 صدی جه امپایر سکویر بداوی بینن. هر وها بریاره ده نیوا سالا بید ده یا 2024 اف بشه نوی امپایری بنافت امپایر سکویر به بداوی آنین. بینر رو داوی نها امل ایکش بالاخانه امپایر سکویرین اف آواهی نوتن آوا کرن دناوا امپایر دا وکه تیم و همو جامعه گله کی جوان کارتینن هم جه عالی رنگی و هم جه عالی
کو پاراستنا گرما و سرمایه و مهندس ربار اندازیار لگلمنه سرپرشت رو پشکرنا آواهین سکویریه همیش اف جاما هند بینن اف جامانه مترک و هشته گرانیاوی نزیکی دناف برا هفته حتی هشته کیلوگرام آنده اف گنجن هنه ینمین کرد همو اف جامن هنه گری دادن هندی کارن کار بکن و آگهش خواه جهبه همچی پاوایی که باش هات سیفتی خواه گری داینه مهندس بوم بحث بکه جبو بس بو في آواهی بتنه و چند جام انکو چند متر وب کار آنینه لبو بناية شيء أو هاي استوكو سامبل أو بناية ES يكا تمام إمباير سكوير يك لو بناية 4187 متر دوزا زمان هي و بکار آنیه باشه اگر ام بیجین ده امپایر سکویر هر پنج آواهی نویده یعنی همیه ده تفدا چند متر انجامی و بکار آنیه تقريبا بهمو إمباير سكوير تقريبا 3000 متر مربع زمان هي 3000 متر باشه ام بین بحثا مواصفات ساخلات افي جامع بكن چه بجم اف جامع تدانيا بيري باش بما بحث بك اف چه فرق اف بجم عالي جوره اف درفه ونيا بله بالضبط تمام باش عالي درفه چه ساخلاتك تدا او زعما لدوليري بيكاتي وكو باس كرت روي دري وروي جوري لناوندي بوشاي هي 2 سنتيم فراغه زامي روي دري بيدلين زامي تيمبر هنا علميه كي او تيمبر بجم وقت دمات تشكوندن هي دبا توز بالضبط وكو توزي لي ديت البارسا بارسا باراستني ونيا لديوي جوريش بيدلين لامينيتد جلاس عينا اويش دوليرا 4 مليم ب 4 مليم لبين يا شريتك هي او شريتا كاتا كديشكيتن لناغري بارسا كان برا تمام وتنيفا كوي دو چه لناوي غازا كي بيدلين غازي اراغون اف غازا چتكا غازي ارغون غازكا وشي بلاي جاواز لقال او غازاي دورو برمان تمام سريه شي زوري هي كاتكا غرماتي لروي زامي درو ديوي بس جوري او غازا لنا غريتن يان با ماوشي زوري بيدتي تا دغواستو ولا بودي باشا انداز جربار افتا بحث كر وكا جام باشا ام بين وكو رو پوش کردن هین چ قوناغه قادا رو پوش دکن همو آواهی وكو رو پوش کردن وكو باس ما کرد تمام بناكاني امباير بروجي امباير باش شي زوري هر زام بزامي دا روبوش دكريتن بله روبوش كرنكا بتسن قناغ دبيتن يكم زار اما او انكراشانا ل سلابا كان ددي اف بو جومه وني او بو زام ام جومه بدن اوليكي دي تشي دي ها بيت قال زامي اما بورسلين مان هي دايده بوشيتن ابيش ما يجيبو جوني وني اويش بو جوني اويش مواد شيء اساسي لواجي هي تمام جبلي فيش بو جرماش بو دنجي تشكي تجيب كوتين لبست بورسليني بلي اما روكول مان هي او تشكا روكول عين مادكا لو ورده روكول يعني غلاسولي بيدلين لو ورده برد يعني ورده غلاسي بيكاتيا اويش ماده شي عزله لنا قريتن قرماتي لروي درو بيت جوري گردەکانی بە شێوەشیە وزەی دژە ئاگریشە بڵێ بەمادەچی دایدە پۆشتێ پێی دەڵێن تایڤێک ئەویش هەردووچیان دژە ئاگرن ئەوژ دژە ئاگرە ناهێڵە ئاگرزێ لێ ناگا بچە دناوا بەشێ سکوێر ji projeyê împer de 21,000 metrên dûca ji bo beşê bazirganî Anqû, kafê û xwaringeh û cihê brandên navxwîyê cîhanî hatiye avakirin. Ev beşê projeyê dike 32 sedê ji roberê projeyê Empire World herwiha dikeve aliyê Rojavayê bajarê Empire û Hewlêrê. Ev dilê projeye dibe beşê business, anko, bazirganî û ji tawerekê bilind gulderdûra wî 4 tawerin din hatîne drûstkirin. Du ji van tawera bi dawî hatîne û kompanya têdane û biryara denîva sala 2024 de anko sala bêt. Her du tawerên din jî bi dawî bên û digel tawerê nîvê ku bi T1 tê naskirin bên vekirin. Dinava cergê Empire World'a beşê biznesê hatiye drûstkirin ku ev beşê henê ji çend tawerekan pêk de. Ev beşên henê ku êkî ji wan tawera dibe yek ji tawerên herî bilind li ser astê Kurdistan û Iraqê.
بۆ دەما چەند ساڵەکان ئەف تەوەرە هەنێ یەکیش بلندترین تەوەران بوو لەسەر ئاستێ هەموو عێراق و کوردستانê تیوان ku bi vî navî tê naskirin di nava Empire World'a ku beşê biznizê û taybet jî ji bo kompanyan e. Ev tewerehenê berziya 129 metran hatiye durustkirin bi destên gencin meyên Kurdistanê û endaziyarên meyên Kurdistanê ku karîne evî avahiye henê tewerehenê hemûyî bi camî ropoj bikin. Ev tewerehenê li ser 25,000 metrên dûca hatiye durustkirin û bilûnkirin ku bibe yek ji simbila hem ya Empire û hem ya Hewlêrê û hem ya Kurdistanê û hem ya hemû Iraqê. Tîwan yekî ji wan navdar e ku di buarê telarsazî û hem jî di buarê teweran da li her direkê tîwan tê dîtin. Ev tewerehenê ji 27 nihûman anko qatan pêk dê. Bi tenê cihê 6 kompanyan e. Anko hinek ji qatin evî tewerehenê bi tenê bînerên me ji bo yek kompaniyê ye. Anko ew kompaniyan mezin ew ên dixwazin cihekê mezin hebin cihê wan wê di nava tîwanê da bêkirin. Anko 6 ofîs bi tenê di nava tîwan de. Endaziyarên me hewl dayne tiştekî herî baş di nava Empire World'a durust bikin ji bo kompaniyên me yên Kurdistanê û yên cîhanî jî. Ev her çwar tawere ku her yekê ji wan e li ser 21,000 metrên dûca hatîne avakirin. Tawerê tîwan jî li ser roberê 25,000 metrên dûca hatiye avakirin. Empire Business Tower yekek la proje navazekani navçekeya ke dekevete navzergey proje Empire Tower لەسەر ڕووبەری 50,000 متر دووجا دروست کراوە کە پێک هاتووە لە 5 تاوەری ڕئیسی تاوەری ناوەڕاست تیوەن کە وەکو سمبوڵێکی ئیمپایر و سمبوڵێکی شاری هەولێر دەناسرێ یەکێکە لە تاوەرە هەرە بەرزەکان بە دەوریشەوە 4 تاوەری دیکەمان هەیە کە تاوەرەکانی T2 3 و 4 و 5 هەر یەکیان لەسەر ڕووبەری 21,000 متر دووجا دروست کراوە و هەر یەکەشیان بەرزەکەی 23 تابق دەبێتن. ئەو دوو تاوەری کەوا تەواو بۆ ئێستا کۆمپانیاکان تێدا نیشتەجێبوونە کۆمپانیای ناوخۆی و کۆمپانیای دەرەشی تێدایە وەروەها ڕێکخراوەکانیشە کۆی گشتی ئەو ئۆفیسانێک کە ئەو 4 تاوەرە لە خۆ دەگرێ نزیکەی 600 ئۆفیس دەبێتن و ئەو پرۆژەیە چەند تایبەتمەندێکی جیاوازی هەیە لەوانە شێوەیەکی بازنەی هەیە لە 3 لاوە دەتوانی بگەی بە پرۆژەکە کە ئەوەش یارمەتی دەردەبێ بۆ ئەوەی بتوانی کۆنتترۆلی ترافیک بکەی بۆ نمونە لە ڕۆژهەڵات و لە ڕۆژ ئاوە لە بەشی باکوورەوە پێی دەگەی کەوا یارمەتی دەردەبێت بە ئۆتۆمبیل بە ئاسانی بگەیتە شوێنەکە شوێنی وەستانی ئۆتۆمبیل نزیکەی 2000 دەبێتن کە 500یان لەسەر زەویە و هەروە 1500 دانشیان لە ژێر زەویە و لە ڕووی سیکوریتیشەوە سیکوریتێکی زۆر بەهێزی هەیە کە ئەمەش یارمەتی دەردەبێ بۆ ئەوی کۆمپانیەکان ڕوو لەو ناوچەیە بکەن و تێدا نیشتەجێبن. ڕۆژانە بە سەدان ji xelkê bajarê Kurdistanê û digel li biyaniyan berê xwe didin Empire ji bo kafê û xwaringehan digel girtina wêneyên ciwan heya kesanên dizewicin jî wêneyên xwe di nava projeyê de digirin. Bîrhatinên Newrûz û sersalan heya bazarên taybet bi meha Remezanê jî di nava cadeyên projeyê de tên li darxistin. Bi hêzaran ji welatiyên Kurdistan û Iraq û ji derveyê welatî qesta ahengên Empire dikin. Ji ber vê yekê dê medyayên cîhanî jî de behsa projeyê tê kirin. هەر وەک چۆن قەڵاو منارە سیمبولێکی دیاری شاری هەولێرە ئیمپایرش بۆتە سیمبولێکی شارستانی و سەردەمی لە شاری هەولێر کە بۆتە براندێکی کوردستانی کە لە شاری هەولێر دروست کراوە
و بەشێکی زۆری مێدیا جیهانیەکان باس لە جوانی و خۆشگوزارانی ناو ئیمپایر وۆڵد دەکەن. ئیمپایر وۆڵد جگە لەوەی کە پرۆژەی نیشتە جێبوونە شوێنێکە کراوەیە بەڕووی هەموو خەڵکدا، شوێنێکە کە گەشتیان لە شارەکانی دیکەی عراق و لە دەوروبەریش هەتا دێن سەردانی ئیمپایر دەکەن بۆ بەسەربردنی کاتێکی خۆش. خەڵکەیکی وادێ تەنها لە بۆ گرتنی فۆتۆیەک لە ناو ئیمپایر بۆ ئەوی تا تام و چێش لەو خۆشە ببینێت کە لە ناو ئیمپایر هەیە و لەو ئارامیە کە لێرە دروستمان کردو بەرقەرارە. ئیمپایر وۆڵد یەک ji projeyên destpêkî bû ji bo destpêkirina avakirina tewer û durustbûna projeyên nîştecêbûnê yên modern li Kurdistanê. Her wiha bû yek ji sembolên endazeyî li Kurdistan û Iraqê.